سڵاوتان لێبێ خۆشەویستان. تەکنەلۆژیای سەربازی لە سەدەی ڕابردووەوە بە خێرایەکی ترسناک پێشکەوتووە. بەو پێی پێش زەنگی جیهانی دووەم دروستکردنی چەکی ئەتۆمی بیری لێ نەدەکرایەوە، بەڵام حکومەتەکانی ئێستا تەقەمەنی و ئەو ئامێرانەیان داهێناوە کە بۆ نمونە لە کاتی ڕوودا و دڵتەزیێنەکانی هێرۆشیما و ناکازاکی بەکارهێنراون. لێرەدا 5 بەهێزترین بۆمبی جیهانی دەخینە ڕوو، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. بیرتان نەسێ لایکی ڤیدۆکەمان بۆ بکەن ئەگەر بەدڵتان بوو، و هەروەها لە بیریشی نەکەن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئاگاداربوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. بۆمبی تزار بەهێزترین بۆمبە لە جیهاندا و ناوێکی دەرێکی هەیە کە پێی دەوترێ بۆمبی هایدرۆجینی سۆڤێت RDS-220 کە لەلایەن یەکێتی سۆڤێت لە 30 ئۆکتۆبەری ساڵی 1961 دروست کراوە. بۆمبی تزار گەورەترین ئامێری ئەتۆمیە کە تا ئێستا لە بەهێزترین تەقینەوەی دروستکرای مرۆڤدا تەقیوەتەوە لە مێژوودا، بە بەرهەمهێنانی 50 مێگاتۆن TNT کورتکراوی پێکاتی کیمیایی نیوترۆ تۆلوین. بۆمبی تزار لووتکەی ژمارەیەک تاقیکردنەوەی بۆمبی هایدرۆجینی بوو کە بە درێژایی ماوەیەکی زۆر لەلایەن هەردوو یەکێتی سۆڤێت و ئەمریکا بوو. درێژی بۆمبەکە 8 مەتر بوو و درێژی تیرەکەی نزیکەی 2.6 مەتر و کێشیشی زیاتر لە 27 تۆن بوو. لە ڕووی شێوەوە لە شێوەی کوڕێکی گەنج یان پیاوێکی قەڵەو دەچوو. بۆمبەکە شارەکانی هێرۆشیما و ناکازاکی ژاپۆنی وێران کرد و ئەوەی سەیرە ئەوەیە کە بۆمبەکە دەهێندە بەهێزتر بوو لە هەموو ئەو چەکە ئاساییانەی کە لە جەنگی جیهانی دووەمدا تەقینەوە. هەروەها بۆمبی تزار 125 بەرهەمی خەمڵێنراوی تەقینەوەی کاراکاتوای لە ساڵی 1838 دا و 100 هەموو تاقیکردنەوە ئەتۆمیەکانی لەو ماوەیەدا پێکهێناوە و بە بەراورد لەگەڵ B41 گەورەترین چەکی ئەتۆمی ئەمریکایە کە بەرهەمی تیۆری 25 مێگاتۆنی هەبووە و گەورەترین ئامێری ئەتۆمیە کە تا ئێستا لەلایەن ئەمریکاوە لە قەڵای براڤۆوە تەقێنراوەتەوە بە توانای بەرهەمهێنانی 15 مێگاتۆن و دەرئەنجامەکەی ئەم زۆرە بۆمبە وێران کردبوون بۆ هەموو ئەو خانوانەی کە لە دار یاخود سیمەنتۆ دروستکرابوون لە ناوچەی سێڤێرین. پاشانیش لە ناوچوون لە کاتێکدا 34 میل لە خاڵەکانی ئامانج و سفری زەویەوە دوور بوون و کاتەکانی تر زیاتر لە 100 میل لە سفری زەوی دوورن. ئەو خانوانەی لە خشت و بەر دروست کرابوون زیانێکی زۆریان بەرکەوت و هەروەها باز دەوەکرا کە پەیوەندی ڕادیۆیەکانش پچڕان. هەروەها شاید حاڵێکی تاقیکردنەوەکە کاریگەری گەرمی لە دووری 170 میلدا راپۆرت کردووە، تەنانەت بە نیگایەکی تاریکشەوە. بە جۆرێک گوتی گەرمای توندی تەقینەوەکە توانای ئەوەی هەبووە ببێتە هۆی سوتانی پلەسێ لە دووری 62 میل. هەروەها شەپۆلی شۆک لە دوورەوە وەک ناوچی نیشتەجێبوونی دیکسۆن هەستی پێدەکرا، هەرچەندە دیکسۆن دەکەوێتە دووری 430 میل، بەڵام پەنجەری بیناکان تا دووری نەرویج و فینلاند شکاون و بەهۆی فۆکسێکەوە لە شەپۆلی شۆکدا بۆمبەکە لە ئاسماندا تەقیوەتەوە بە بەرزی 13,000 پێ لە سەروی زەویەوە و شۆکەکە دوای سوڕانەوەی سێم بە دەوری زەویدا بووە و توانای شۆکەکە 5 نمرە بوو لەسەر ئامێری تایبەت بە پێوانەکردنی شۆکەکان. بۆمبی دووەم لە ساڵی 2019 ڤلادیمیر پوتین ئاشکرای دەکا کە موشکێکی ئەتۆمی بەسەرکەوتووی لە رووسیا داهێنراوە. هەروەها سەرکردی رووسیا ڕایگەیاند کە بەهێزترین ئامێری نوێیە و دەوترێت توانای ئەوەی هەیە خۆی لە هەر سیستەمێکی بەرگری بپارێزێ. هەروەها خولێکی توندی تاقیکردنەوەکانی تێپەڕاندووە و 3000 هێندەی ئەو بۆمبە بەهێزترە کە هێرۆشیمای لەناو بردووە. دەوترێت بەکردەوە دەستنیشان ناکرێ و دەوترێت تاقیکردنەوەکە پلانی پوتینە بۆ ناردنی پەیامێکی ڕوونی جەنگ بۆ جیهان و بە تایبەتیش بۆ بەڕیتانیا. دوای ئەوەی تێریزا مای سەرۆکوەزیرانی پێشووی رووسیا 23 دیبلۆماتکاری رووسیای دەرکرد دوای ئەوەی بریکاری پێشووی ئەو وڵاتە ژەهراوی بوو بە ناوی گێرگێز ڕیپۆل لەگەڵ کچەکەی بە ناوی فیسا سابری. موشەکەکە دەتوانێت ناوچەیەک بە قەبارەی ئینگلتەرا و وێڵز پێکەوە لە ناو ببا و قۆناغی تەقینەوەی دوای هەڵدانی بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و کورتە تا ئەو کاتەی مانگە دەستگرتەکان ئەو شوێنە لە خوارەوە دەدۆزنەوە کە بە دوایدا دەگەڕێن و لە بنەڕەتدا نامێنێت بەهۆی زیادبوونی ڕێڕەوەکەیەوە. هەروەها موشەکەکە دەتوانێت بەسەر جەمسەری باشووردا بڕوات بۆ ئەوەی لە بری ڕێڕەوەی کورتتری جەمسەری باکوور بە ڕۆژ ئاوا بکەوێت. ئەمەش دیسانەوە بەو مانایە دێت کە شوێن پێ هەڵگیرەکانی دیار نییە.
قەڵای براڤۆ لە 1 ئازاری ساڵی 1954ەوە نوێنەرایەتی یەکێک لە مەترسیدارترین ڕووداوە ئەتۆمیەکان لە مێژوودا دەکا لە کاتێکدا ئەمریکا گەورەترین تاقیکردنەوەی چەکی ئەتۆمی لە جیهاندا ئەنجامدا کە ئەویش لە قەڵای براڤۆ بوو لە ئەتۆڵی بیکنی لە دوورگەکانی مارشال. براڤۆ بەشێک بوو لە ئۆپەراسیۆنی قەڵای ئەتۆمی کە زنجیرە تاقیکردنەوەیەک بوون بۆ پەرەپێدانی چەکێکی ئەتۆمی گەرمی کە دەتوانرێت بگەێنرێ، بەڵام بەهۆی هەڵەیەکی دیزاینەوە بەرهەمی تەقینەوەکە گەیشتە 15 مێگاتۆن بەمەش 2.5 هێندە لەوە گەورەتر بوو کە پێشبینی دەکرا و 1000 جار لە بۆمبی هیرۆشیما بەهێزتر بوو. تاقیکردنەوەکە بۆ مەودای زیاتر لە 11 کیلۆمتر دووجا بڵاو بووەوە و شوێنەواری مادەتیشک دەرەکان لە ئوستورالیا و هیندستان و ژاپۆن و ئەمریکا و ئەوروپا دۆزرایەوە. هەروەها دانیشتوانی ئەتۆڵی بیکنی بە زۆری گواسترانەوە بۆ وڵاتانی دیکە پێش دەستپێکردنی بەرنامەی تاقیکردنەوەی ئەتۆمی ئەمریکا لە زەریای هێمن لە ساڵی 1946 و بەهۆی نالەبایی کەشوهەوا و ئەو بارودۆخی کە براڤۆ تێیدا تاقیکرایەوە کاریگەری لەسەر ئەتۆڵە نیشتەجێبووەکانی ڤێران و جالا و بتریک و ئەوانی دیکە هەبوو. هەروها ڕەگ و ڕیشەی ئەو کەسانی هەڵوەشاندەوە کە لە بیکنی دەژیان و تەنانەت نەیانتوانی ماڵەکانیان بکەنە ماڵێکی هەمیشەیی لەبەر تاقیکردنەوەکان. شایانی باسە حکوومەتی ئەمریکا بەرپرسیار بوو لە گیان لە دەستدانی زۆرێک لە ماسی گرە ژاپۆنیەکان کە لە ناوچە ئاویەکان کاریان دەکرد. بۆیە ڕوبەڕووبوونەوەی دیبلۆماسیان لەگەڵ ژاپۆن دەست پێ کرد و تایدا زۆر کەس ڕەخنەیانگر لە هەڵوێستی نەشیاوی ئەمریکا لە بەرامبەر شەڕی ئەتۆمی و زۆر کەس مەترسی ئەمریکایان بۆ شەڕی ئەتۆمی بۆ دەرکەوت. کێشی بۆمبەکان نزیکەی 3520 ڕەتڵ بوو و لەسەر بنەمای دیزاینێکی ئالۆزی چەکی ئەتۆمی گەرمی دروست کرا بوو. هەروەها بەم شێوەیە یەکەم بۆمبی هایدرۆزینی بوو لە ئەمریکا و دوای ئەوەی ئەمریکا بۆمبەکەی تەقاندەوە هەورێکی دروست کرد کە پانیەکەی 4.5 میلیۆن بوو. هەروەها بەرزی کۆتای 130,000 پێ بوو و کەلێنێکی لە بنی زەریاکەدا بەجێهێش کە تیرەکەی 6500 پێ بوو و قوڵیەکەشی 150 پێ بوو. B31 بۆمبێکی گەرمی ئەتۆمی بوو کە لە سەرەتای 60ەکانی سەدەی ڕابردوو لەلایەن فەرماندەی ئاسمانی استراتیژی ئەمریکاوە جێگیر کرابوو و بەهێزترین بۆمبی ئەتۆمی بوو کە تا ئێستا ئەمریکا پەرەی پێدابێ و زۆرترین بەرهەمی 25 مێگاتۆن بوو. B31 چەکێکی ئەتۆمی گەرمی بوو کە 3 قۆناغی لەلایەن ئەمریکاوە نێردراوە. بۆ زانیاریتان نزیکەی 500 بۆمب لە نێوان ساڵانی 1960 و 1962 تا مانگی تەموزی ساڵی 1976 بەرهەم هێنراوە تاوەکو پەرەپێدانی ئینکا 41 دەستی پێکرد کە بووە هۆی جێبەجێکردنی پێداویستەکانی هێزی ئاسمانی ئەمریکا کە کێشی گەیشتە 1000 ڕەتڵ. ئەمە ژوای کرد ببێتە چەکێکی ئەتۆمی بەرهەمی بەرز کە نمونەی سەرەتایی لە کاتی ئۆپەراسیۆنێکدا تاقی کرایەوە و قۆناغی یەکەمی لە ساڵی 1958 بوو. چەکی گەرمی 3 قۆناغی بە پلەی یەکەم بەهۆی دیوتریۆم تریتیۆمەوە کار دەکا. هەروها پێدەچێت لیتیۆم بە چەند قۆناغێک تایدا بەکارهێنرابێ. دواتر 2 کۆپی پاک بەرهەم هێنران و کۆپیەکی بە کەیسێکی پێشەنگ و وەشانی یۆرانیۆمی پۆشرا و بەرهەم هێنرا و پرۆسی فرێدانی لە فڕۆکەکەوە بە بەستنەوەی بە پەڕەشوتێکەوە بوو بۆ دواخستنی تەقینەوەکە. هەروها لە ماوەی تەمەنی کارکردنیدا B31 کارامەترین چەکی ئەتۆمی گەرمی بوو. بۆمبی ئینکی 17 زۆری ئینکی 17 بۆمبێکی گەرمی ئەتۆمی هایدرۆزینی کارا بوو کە لەلایەن ئەمریکاوە پەرەی پێدرا. بەرهەمی بۆمبەکە یەکسان بوو بە 25 مێگاتۆن TNT. دواتر 105 بۆمب بەرهەم هێنران کە هەمویان لە نێوان ئۆکتۆبری 1954 و تشرینی دووەمی 1955 دروست کراون و دیزاین و پەرەپێدانیان لەو کاتەوە دەستی پێکرد کە تاقیگەی نیشتیمانی لۆز ئالامۆس پێشنیاری دیزاینکردنی بۆمبێکی کرد بە بەکارهێنانی لیتیۆم دیوتیرایت لەگەڵ لیتیۆم ئێنریچت. ئینکی 17 ئەستوورەکەی نزیکەی 3 ئینج و نیو دەبێ و تیرەکەی 24 پێ و 8 ئینج دەبێ و درێژەکەی 61 ئینج دەبێ و کێشی لە نێوان 41440 ڕەتڵ دەبێ. بۆمبەکە تەنها 4 پێک کورتتر بوو لە بۆمبی UGM-27 بۆ لاڕێس. لەگەڵ ئەوەشدا ئینکی 17 گەورەترین چەکی ئەتۆمیە لە جیهاندا کە لەلایەن ئەمریکاوە دروست کراوە لەگەڵ پەڕەشوتێکی زەبەلاح کە تیرەکەی 64 پێ بوو کە بۆ خاوکردنەوەی بۆمبە گەورەکە دیزاین کرابوو. ئەمەش کات دەدا بە فڕۆکە بۆمبگەێنەرەکان بۆ دوورکەوتنەوە لە کاریگەری کوشندەکانی تەقینەوەی گەرمی ئەتۆمی. لە 27 ئایاری 1957 بۆمبەکە بە بێمەبەست لە فڕۆکەیەکی زۆری B36 لە باشووری نیو مەکسیکۆ فڕێدرا
و لە کاتی کەوتنە خوارەوەی بۆمبەکە کەلێنێکی گەورەی دروست کرد کە تیرەکەی 25 پێ و قوڵی 12 پێ بوو. هەرچەندە کاردانەوەی زنجیرەی مەحاڵ بوو، بەڵام ڕووداوەکە پیسبوونی تیشک دەر و پاشماوەی بە مەودایەکی فراوان بڵاو کردەوە. هەرچەندە سەربازەکان بەنهێنی شوێنەکەیان پاک کردەوە، بەڵام هێشتا هەندێک پارچەی بۆمب لە ناوچەکەدا بوونیان هەیە. ئێوەش دەتوان لە کۆمنت ڕای خۆتانمان دەربارەی یەکێک لەم بۆمبانە بۆ بنووسن و کامیان بەلای ئێوە زیاتر سەرنجڕاکێش و مەترسیدار بوو. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوو. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەڕاخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.